بنای خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ من وەکو دکتۆر گەیران و پسپۆری نەخۆشەکانی هەناو ئەوڕۆ لەگەڵ هاوڵی بەڕێزم کاک دکتۆر عەلی بەشدار بووین لەو سیمینارە لە نەخۆشخانەی میهرەبانی خۆشەویست دەمانوێت ئەم بە شەش بڵین وەکو چالاکی زانستی بەردەوام دەست پێ بکەین و بەردەوام بێ ئینشاءالله و بێتە هۆی ئەوەی بەگشتی لە نەخۆشخانەی میهرەبانی خزمەتی زیاتر و بە شێوەی زانستیانەتر خۆش بکرێت. لەم چالاکی ئەمڕۆمان بەڕاستی لە ڕێگای سیمینارێک باسی نوێترین چارەسەری نەخۆشیەکانی فشاری خوێن و بەرزە فشاری خوێنمان کرد لەگەڵ کاک دکتۆر عەلی و نوێترین چارەسەری بەردەست تاوتێکرا. ئەم چالاکیانە دەبێتە هۆی ڕاهێنانی بەردەوام بۆ ستافی نەخۆشخانەمان بۆی ئاگادارمن لە نوێترین چارەسەر و باشترین چارەسەری سەردەمیانە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی